کاتە ئاڵا شەرەفی ئێمەیە نیشتیمان شەرەفی ئێمەیە بۆیە بێ خۆشمان بێت یادی ڕۆژی ئاڵای کوردستان پیرۆز بێ بەو هیوای ئاڵای کوردستان هەمیشە بەرز و شەکاو بێ ئاڵای کوردستان نمونەی بەرخودان و نمونەی زیندووبوونی کوردە بۆیە هیوادارم هەمیشە بە شەکایی و بە بەرزی ئاڵای کوردستان ببینی. تاسن شانازی بە ئاڵاکەتەوە دەکەیت؟ بێگومان ئاڵای کوردستان ڕەمزی کووردە بێگومان هەموو کوردێکی ڕەسەنیش هەموو کوردێکی بە شەرەف شانازی بە کوردبوون و بە ئاڵای کوردستانەوەکە. شێخ سەعیدی پیران قسێکی زۆر جوانی هەیەڵێ نیشتیمان شەرەفە شەرەفیش بە زۆر ناکرێت بە بەرکەسێکە کاتە ئاڵا شەرەفی ئێمەیە نیشتیمان شەرەفی ئێمەیە بۆیە بێ خۆشمان بێت. چۆن بوو بیرۆکیەوە دواوە بەم جۆرە جلو بەرگەوە بەشداری بکەیت؟ ڕاستەکەی جلی کوردی یەکێکە لە جلە زۆر جوانەکان بەڵام حەزم کرد لەسەر شێوازی حەبسەخانی نەقیب جلەکانم دووبارەکەمەوە چونکە نمونەیەکی بەرخودانی ژنە بۆیە حەزم کرد لاسایی حەبسەخان بکەمەوە. واتە ئەمڕۆ ویستە تەواو کوردانە بی؟ تەواو کوردانە و حەبسەخانانە بم.